ئیسرائیل لە ڕۆژی سێشەممە هێرشی ئاسمانی کردە سەر باشووری بەیروت و ناوچەکانی دیکەی لوبنان کە لەژێر کۆنتڕۆڵی حیزبۆڵای لوبناندایە و دەیان کەسی کوشت. هەروەها ڕۆژێک پێشتر هێرشێکیان کردە سەر کەمپی پەنابەرهەنی جەبەلیە لە غەزە و دەیان کەسیان کوشت. وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن ڕۆژی سێشەممە لە تەلەڤیڤ بوو بۆ فشارهێنانە سەر ئیسرائیل لە زیاتر ڕێگەدان بە پێداوی سێمەروویەکان بۆ غەزە و کارەکردنەوەی وتوێژ بۆ ئاگربەستێک. دەبێت دڵنیابین لەوەی کە ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچین و جێگەی سەرنجی هەموو ئەو گفتوگۆیانەیە کە لێرە ئەنجامی دەدەین. بەڵام پێدەچێت ئیسرائیل بەسەرکەوتنەکەی لە غەزە بوێرتر بێت. لە بنەڕەتدا ئێمە دەگەڕێنەوە بۆ هەمان شت وەک نەتەنیاهۆ دەڵێت بەردەوام دەبین لە شەڕ و ئازادکردنی بارمتەکان. هەندێکی تر دەڵێن پێویستە ئەوە ڕێککەوتنێک بەدەستبێنین بۆ کۆتاییهێنان بە شەڕ بۆ ئازادکردنی بارمتەکان. بەڕێی دیکەش لوبنان دەگرێتەوە کە ئیسرائیل سەرڕای کوشتنی حەسەن نەسڕەڵڵا کردارە لەشکرەکانی چڕتر دەکاتەوە. بلینکن داوای لە ئیسرائیل کرد بریاری 1970 نەتەوە یەکگرتوەکان جێبەجێ بکات کە لە ساڵی 2006 کۆتایی بە شەڕەکەی لەگەڵ حیزبۆڵڵا هێنا. بەڕێوەبەرایەتی ئەمریکا لەوە تێدەکات کە ئیسرائیل بە جۆرێک هیچ بژاردەیەکی نییە جگەلەوەی بە دوای ژێرخانی حیزبوڵڵادا بگەڕێت لە باشووری ڕووباری لیتانی. بەڵام هەروەها تا ڕادەیەک بەهۆی ئەزمموی غەزەوە تووشی سەرسوورمانە لە نەبوونی هیچ ئەلتەرناتیڤێکی ڕاستەقینە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسایشی باشووری لوبنان. لە ڕۆژی سەردانەکەی بلینکن ئیسرائیلی شاری جەبەلیای باکووری غەزە چۆڵ کرد وەک ئامادەکاریەک بۆ هێرشی زیاتر. لە کاتێکدا ئیسرائیل لەگەڵ بێریکارەکانی ئێران، حەماس لە غەزە و حیزبوڵڵا لە لوبنان شەڕ دەکات، هەروەها بیر لە تۆڵەسەندنەوەی ڕاستەوخۆ لە کاران دەکات لە بەرامبەر هێرشە مۆشەکی باڵەستیکەکەی سەرەتایی ئەم مانگا. بلینکن لە تەلەڤیڤەوە بەرەوە ئوردن و وڵاتانی دیکەی عەرەبی بەڕێ دەکەوێت. جان دیلان بۆ پاتسی وێدە کۆسوارە دەنگی ئەمریکا.